ژنە شۆڕەجێڕی کوردستانی تورکیا لێپرسراوی یەکەمی ئاڵای ڕزگاری ڕێکخراوێکی کوردستانی تورکیا ئاشنایەتیم لەگەڵ خەجێ دەگەڕێتەوە بۆ سەرەتای هەشتاکان. بۆیە دەڵێم خەجێ هاوڕێی شاخ و پێشمەرگە و ڕۆژە سەختەکانی سەرەتای هەشتاکانی ئێمەیە، ئەو ڕۆژانەی کە هێشتا باسکی شۆڕش و یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی پێویست سەقامگیر نەبوو بوو. ئەو ڕۆژانەی تەنیا چەند کیلۆمەترێک لە سەرانسەری کوردستانی عێراق ئازاد و شوێنبارەگای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و چەندین حیزب و ڕێکخراوی پارچەکانیتری کوردستان و هەروەها ڕێکخراوە عەرەبی و فارسەکانیش بوو. لە سەرەتای هەشتاکان کاتێ هەڤاڵ خەجێ و پێشمەرەکانی ئاڵای ڕزگاری هاتنە کوردستانی عێراق و بارەگایان لە گوندەکانی توژەڵە و زەڵێ و ناوزەنگ و شوێنێدانا، کاتێ ڕۆژانە لە سەردانەکانیان بۆ بارەگاکانی سەرکردایەتی و بارەگاکانی پێشمەرگە کە تێکەڵاوی یەکتر دەبوون، جم و جۆڵی و چارەچێکی ڕۆشنبیری ئەوسا لە سەرەتای هەشتاکان پەیدا بوو بەهۆی هاتنی ئەمان و بەهۆی تەڕحکردنی چەند فکرێکی تازە کە ئەوسا لەلایەن ئێمەوە بەو شێوە باس نەکرابوو، بە تایبەتی مافی چاری خۆنووسین و حکمی ذاتی کە ئەوسا هێشتا هەر مناقەشە بوو لە نێوانی ئێمەدا. ئێستاش ئێمە پێشوازی لە خەجێ دەکەین لە دنیای پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو جەوە ئازادی کە ئێستا دروست بووە لە سایەی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی پار. بۆیە ئێمە جارێکی تر بە خێرهاتنی ئەو هەواڵە خۆشەویستەمان دەکەین و گفتوگەکەمان بەوە دەست پێ دەکەین، دەڵێن خەجێ دنیای هەشتاکان و ئێستا چۆن دەبینێ و ئەو بەراوردە چییە لە نێوانی سەفەری یەکەمی کە هاتە سنووری نێوانی کوردستانی عێراق کوردستانی تورکیا کە ئەو تەنیا شریتێکی حدودی بچووکمان بەدەستەوە بوو، ئێستاش لە شارە گەورەکانی کوردستان کە دنیایەکی ئازادی و دنیای پەرلەمان و دنیای حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو بەراوردەی نێوانی سەفەری یەکەم و سەفەری ئێستای پێمان خۆشە بۆمان باس بکات. سەفەری یەکەم هەر خۆت بەحست کرد کە وتێ بەڕاستی زۆر زەحمەت بووە ئەوساڵ ڤازئی پێشمەرگاتی هیچمان نەبوو تەقریبەن، یان نانجی نەبوو پێشگەلەوە بۆ پێشمەرگە دەورەی ئەسکەری چەند مهمە خۆتزانێ فشەنگمان نەبوو بۆ دەورەی ئەسکەری بۆ کە برادەران فێری تەقەکردن کرد لەبەرەوە ئەو شەرش لەگەل ئیستا هەر مقایسە ناکری، فقط تشتی هەبوو خۆشی هەبوو خۆشەویستی هەبوو لە لای برادەران لە بینی پێشمەرگە و مەسئولەکانی پێشمەرگە و تەنزیمەکانی تر. یەکەم جار بوو کە سێ پارچەی کوردستان گەیشتی بوو بە یەک، چونکە پێشمەرگەی کوردستانی ئیرانیش نزیکە یەکتر بوون، هەر یەکترمان بینی و سێ پارچەی کوردستان پێکەوە ژیای مناقەشەی زۆر گەرمە بوو لە ناو خۆمان و دۆستایەتی خۆشەویستی هەبوو. بێجگەرەوە لە یەکتر زۆر تش فێر بوون. مەسا من هەموو جارە لێم من دموکراسی لێرە فێر بوو لەو ناوزەنگە کە ئەسمانی زۆر تەس بوو، فقط دیسایش لەو ناوزەنگە من فێرێ دموکراسی بوو. ناوزەنگ و شوێنەی و زەلێ بوو بە جامیا بۆ من و بۆ برادەرەکانم کە پێکاوە بوون. کوردستانی بووین ئمە هەر ڕزگاری و ئاڵا ڕزگاری لە سەرەتای هەر کوردستانی بوو، فقط ئەو کوردستانی کلمەی کوردستانی بە مانای ڕاستەقینە ناوێ پڕ بوو. ناوڕۆکی ڕاستەقینەی لە ناوزەنگ و شوێنە تێگەیشتن چییە کوردستانی بووین. شەرتە دنیای ئەم ساوی ئیستا دیارە زۆر فەرقی هەیە. یەک ئەوەیە کە دنیازە دوو کامپی گەورە بوو، لەو کامپایشی لە بینی خۆیان هەر بۆ نفوس بۆ پەزار مناقەشانە بوو مەسلەی کوردجی یەکی یەک لە مەسلەی تری ملەتی بچووکەی دنیا لە بینی ئەو دوو کێشەیە مابوو. ئیمڕۆ دنیا گۆڕاوە، یەک بۆ کوردستان بۆ ئێمە زۆر تشت گۆڕاوە. ئەو تشتێکە من هەر خەیاڵم نەکرد وەکی خەو بوو ئێستا بووە بە ڕاست، یعنی لە شارێک کورد پیاسایەکەم گەڕم نەدوایەگەم لە تەلەڤیزیۆن قسەیەکەم و لەبەر دەرگای پۆلیس و استیخبارات نییە. بۆ کوردە تورکیانە زۆر زۆر مهمە. لێرە ئەوە مهمە کە من لە ماڵ ئیستراحەت بکەم لە دەرەوە دەنگی کوردی بێ مناڵ لە بینی خۆی کوردی قسە بکەم. ئەو ئازادەیە کە ئیستا بۆ ئێمە بە تایبەتی بۆ کوردە تورکیا زۆر زۆر مهمە لێرە هەیە و یەکەم جارکە دێ ئەگەر بیر لە تشتی تر نەکێ ئەوە هەر هەموو تشتە خەو بوو ئیستا بۆیە بەر ڕاست.
دنیا گۆڕاوە دنیای ئەوەی بینێ دوو کامپی گەورە بووە بە دنیایەک لە بینێ گەورەکانی شمال و ئەوەیە خۆی فەرزکردنێ ملەتەکانی تر ئەوەی کە ئەلێن شمال یعنی ئەو دنیای زۆر و زەخت و ئەوەی قووەت لە بینێ گەورەکان ئیمڕۆ بووە بە مەسەلەی دنیای دو فاکتۆر ئەلێن دو فاکتۆر خۆی فەرزکردن یان دنیا گۆڕاوە کۆدەکانی ئەو شعارەکانی ئەساسی دنیا گۆڕاوە و ئەوەی خۆشە بۆ من لە ئەمری خۆم ئەوە بینم لە ژیانی خۆم و لەم گەنجم ژێستا کە لە شاری کوردستان بە ئازادی بتوانین قسە بکەین. خۆی من دێتەوە یادم لە سەرەتای هەشتاکان ئەوساکە ئێوە هاتن بۆ کوردستانی عێراق دیارە ئێمە ئەو کاتە لە کێشەیەکدا بووین لەسەر کوردستانی کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان ئەگەر تیا لە سەرەتاوە خەتی کوردستانی چەسپاند بوو بەڵام خەتێکی سیاسی هەبوو ئەو وەختە لەناو کۆمەڵە باسی ئەوەی دەکرد کە ئەبێ ئێمە ڕێکخراوەکی عێراقی بین. من چاک بێتەوە بیرم هاتنی ئێوە ئەوسا ئەو مەسەلەی بوو بە سەنگایی بۆ ئەو لایەنەیە کە باسی کوردستانی دەکردویست کوردستانی بچەسپێنێ دیارە سەرنجامیش لە ئەنجامی کۆنفرانسەکان ئەنجامی مناقەشاتەکان کە ئێوە دەورێکی زۆر ئەساسیتان هەبوو لەو مەسەلەی کوردستانی سەقامگیر بوو بەڵام لە قسەکانت باسی شتێکت کرد وتت ئەوسا مەسەلەی خۆشەویستی نێوانی پێشمەرگە و نێوانی سەرکردەکان دەورێکی ئەساسی هەبوو نازانم بەسەد لەوە چێ ئایا ئەو خۆشەویستی ئێستاوەکە ئەو خۆشەویستی ئەوسا نییە نابڕوە ناکەم ئێستا بوو بە تشتی تر پێم وایە نێزانام چون 5 مانگە لێرەم فقط ئەو ئالاقەیە کۆن نابینم ناتوانم بە تەواویژی بەحث بکەم چییە چی نییە فقط ئەوەکی ئیسانیە ئەوەکی ئەو سانیە ئێستا گۆڕەوە بازێکش مؤسسات دروست بوو آخر بووە بە ڕسمیات من لەگەر ڕێیەکەی تۆدام ئەو وەختە من چاگەتۆ بیرم مەسەلەی خۆشەویستی نێوانی پێشمەرگە نێوانی سەرکردەکان نێوانی جەماوەر ئەو وەختە تەمان دەورێکی زۆر جیاوازی بۆگەر ئێستا ئەو وەختە قودسیەتێکە بوو بەڕاستی قودسیەتێکە بوو ئەو وەختە بەڵام پێم خۆشە زیاتر تیش بخیتە سەر ئەوەی کە ئەو قودسیەتەی کە ئەوسا هەبوو لەبەر ئەو بکە وەختە مؤسسات نەبوو لەبەر ئەو بوو لەبەر ئێمە ژمارەیەکی کەم بووین و سوڵتەمان بەدەستەوە نەبوو لەبەر چی بوو آخر منە فەرقە چۆن داینم کە لە بینی خۆمانژە قسایەکین جارجار بە ئەو برادرانێک کە زۆر نێزیک بوون لە شەق هەرچەند جارجارە لە بینمان مناقەشەی ئیدۆلۆژیک بیا و فەرقی فکریمان هەبووژی لێ دیسا نێزیکی یەکتر بوون سبەبی ئەوەیەکی من بە تشتێکە لای بڵێن یەک ئیمەسا شۆرشکەر بوو فەرقی شۆرشکەر و سیاسی کلاسیکە ئەوسا کە ئێمە مناقەشەمان زۆر بە توندیژی بووە لە بینی خۆمان مناقەشەمان نەبووە فقط من زانستم کە ئەگەر لەگەل تۆ یان مناقەشە تۆ منفعەتی تشتی شوێنی خۆت ناپارێزێ و لەگەل خۆت ڕاستگۆیە توژی لە ئەگەر ڕێ من غەلەتشی بە دیسا ئەتوت ئەمە بوو کە بیربواری بۆ پێشەوە بچە مناقەشەیە یعنی بۆ کە شوێنی بپارێزە تشتی بپارێزە ئەویشە ناکە شۆرشکەر ئەوەیە کە ئەو دەمە بە پێشمەرگەیەتی بە هەموو تەنزیمەکان تقریبا وایە هەموو تەنزیمێ سیاسی کە دەستپێکە بۆ گۆڕاندنی دنیا بە شۆرشکەری دەستپێکە فقط متدێک تر دێ بە سیاسی ئەو سیاسیە کلاسیک ئەوەکە لە 6 ئمە دژی ئەو تشتە دەرچوو کە لەگەڵ دایکمان قسەمان دەکرد ئەمانبێت ئەگەر من دژی بڵێن نایبێک ترکی سیاسی ترک قسەمە کرد کە لە ناوی کورجێ بوو تەنیا سەبەب ئەوە نەبوو کە ئمە نەتوانین بە کوردی قسە بکەین سبب ئەوە ئەمانبێت ئەم سیاسیە درۆکە لەگەڵ خەڵک لەگەڵ خۆیژی درۆکە ئیمە خەڵک بخەڵەتەوە ئیمەج ڕەتی ئەو تشتەمانە کرد کە بووی بە مؤسسات کە ئەلێم مؤسساتێ واکە بە سیاسی کلاسیک یعنی خۆی لەسەرەوەی خەڵک بینە خۆی بەکی مامۆستای خەڵک بینە کە ئیمە شۆرشکەریانی کە لە حشتەکان وانە بوو کە دەستپێکە خود بەکی مامۆستای خەڵک نابینێ خود وەکی ئەوە نابینێ کە خەڵک لە شوێنی کە تو لەوی زۆر بەرزترێ و دەبێت جار درۆژی بکێ لەگەڵ خەڵک یعنی ئەوە ناوڕۆکێ سببی حرەکەتمان گۆڕەوە ئێستا گۆڕێژێ بین بە مجموعی برادرمان احتمال مجموعەیەک نەبە مجموعی برادرمان بە سیاسی کلاسیک کە خۆیژی دژی بوو لە وەختی پێت وایە ئەمە لە سەرانسەر دنیا وایە لە سەرانسەری دنیا
وابووە چونکی لێم لە بورژوازی خەتەرترە سنفی سیاسی چونکی پارازیتە نێزانم پارازیت چێنێ هەر پارازیتە لە سەراسەری دنیا وایە سیاسی کلاسیک دەبێت لەبەر پێش هەموو تشت درۆ بکە لەگەڵ خۆی و خەڵکیژی خەڵک بکێ سەرمایەی خەڵەتان دەنەبینە کێ مناڵ ببینە هیچ تاقیکردنەوەیکی عالەمی هەیە ئەو سیاسیانە بە ئیمتدادی شۆڕەجێتی خۆیانەوە سڵتە بەڕێوە بن ینی هەم سیاسی بن بەڵام شۆڕەجێتەکەی ڕابردوخانی بنێتێتەوە تێکەڵاوی شۆڕەجێتی و سیاست بکەن دوێ ببە مەسا بڵێن ئۆلاف پالمە یەک لەوانە بووکە ئۆلاف پالمە یەک لەوانە بووکە خەڵک لەگەڵ خۆی یەکسان ببینی یعنی یەکسان بوو لەگەڵ خەڵکی خۆی بە مەمۆستای خەڵک دانانە و یەک لەوانەیەکە خەڵک لێ ڕاست بوو بە زۆر هەیە هەبووە فقط وەکێک بڵێن کە ئەو سیاسەتە حاکیم بووە فقط بە فرانسی دوو کلمەیە لێن لۆ پۆلیتیک لا پۆلیتیک ئەوەی لۆ پۆلیتیکە یانێ دژی سیاسەتێک کلاسیکە ئەوانەیژی هەیە لە دنیا فقط قووەتێ بەهێز نین لەسەر حکم نینیسە آخر تجربەی یان ناوهێنانی ئۆلف پالمە ڕئیس وزەرای سوید بوو سویدی یەکێکە لە وڵاتە زۆر پێشکەوتوەکانی ئەوروپا دیارە ئێمە لە وڵاتێکین خۆمان وڵاتەکە خۆی دواکەوتووە اینجا ڕۆژهڵات هەمووی دواکەوتوترە لە ڕۆژ ئاوا بە تایبەتی ئەو براوردەی لەگەڵ سوید تۆ پێدوانیە ئەو تەجروبەیە کە ئێستا لە سوید هەبوویان ئەوی ئۆلف پالمە کە ممکنە بە هیچ شێوەیەک نتوانین ئەمە لە کوردستانی عێراق یان لە هەموو شەرق پیادە بکەین چونکە ئێمە زۆر دواکەوتوین ممکنە ئەگەر لەوێ دیموکراتیەت ئەو شێوەی کە لەوێت سەقامگیر بۆ چەسپاوە پیادە بکرێت بکەین لەکەنە قووەت لە پاڵ دیموکراتیەت مرکزێتێکی مشدد بە قووەت لە پاڵ دیموکراتیەت بۆ سەسپاندنی کۆمەڵێ بیرروباوەڕ یان بۆ زەبتکردنی ئەو وەزع سیاسیەی کە دروست بۆ لە کوردستانی عێراق بە تایبەتی لە دوای سیاسەتی حکوومەتی بەعەز دەکرێت هیچ براودێک لەوشت بەو جۆرە بکەین یان دەکرێت ئێمە بەو جۆرەیە ئەو دیموکراتیکە ئەوروپا لە ئەوروپادا هەیە یان ئەو شەورەگیرەتی و خۆشەویستی و سیاستی کە لە ئەوروپادا ئێمە پیادە بکەین چۆن لەوەر تێناگەم چۆن ناکرێت کە ئەلێن مشتمای دواکەوتن دەبێت هەموو دانیشتنی مە بە ساعتان بەڕاستی مناقەشە بکەین دواکەوتو کامیانە پێشکەوتو کامیانە دموکراسی بۆ کێ نییە و مثلا بازە کلمەیە کە یعنی تەکەلاوە بە دموکراسی و مرکزیت هەر نابێت تشتە یعنی ئەو دوو تشتە دژیەکە دوام کە ئیستا لە دنیا خەریکە ئەو سیاسی کلاسیک درۆزرێ دنیاژی خەریکە ئەو تشتێکە من ئیستا بەحسم کرد بەجێ بێنن چونکە ئیستا دنیا ئەزانێت دنیا تێگەیشت میتێران چەند ئەو سیاسی گەورەیە دنیاژی بوشی ئەمریکا هیچ نەبە وا پیشان ئەدای کە خەڵکەکەی مناڵ نییە تازە ئەوەی ئێمە یانێ ئەو تشتێکە من لێم دەست پێ کردووە لە دنیا هەموو دنیا دەست پێ کرد لە تورکیا دەست پێ کردووە فقط بە درۆ یانێ لە ناوڕۆک سەمیمینین لەگەڵ فقط دەست پێی کردووە هەر کەس ئیوێت تربیەی تازەی دنیا سیاسەتی تازەی دنیایژی ئەوەیە کە خۆیان یەکسان ببینن لەگەڵ خەڵکی یعنی ئەوەیە کە بەحسم کرد ئەوەیە کلاسیکە نۆزدە بوو یعنی قانونە نۆزدەیە کە پۆزیتیڤستر چوون ئەمانە سنفی تازە ئێمە بەرزین لە ملت بەرزترین ملت تێناگە ملت مناڵە ئێمە دوێ فێری ئەم ملەتە بکەین هەر لە ناو ئایلەژی وا بوو ئێستا ئەگەر لە ماڵی خۆ سێرکێ لە ئایلە باوک و دایکت چۆن بوون تویستا لەگەڵ مناڵەکان خۆت وانی تربیەی تازە گۆڕەوە دوێ لەگەڵ مناڵ یەکسان بە مناڵ بزانی ڕاستی ماڵ بزانی مناڵجی تێگە ئێستا سیاسەتی دنیا خۆیان ئەوروپا هەموو دنیاوەی کە ئەلێن سیاسی کلاسیکژی هەر ئەو مەتۆدە بەکاردێنە هەموو خەڵک تازە گەورە بووە کە دوێنێ لە رادیۆ بۆ کوردستان نەبێت خەریکە پیرژی ببە تێگەهن هەموو خەڵک تێگە لەگەڵ ڕێی موافق نیم ڕێیە کەمان لێرە فەرقی هەیە بەڕاستی من میسالێکت بۆ دێنمەوە ئێستا ئێمە دوای ئەو ڕاپەڕینە لە کوردستانی عێراق دنیای ئازادی و دیموکراتیە خۆت تاقیکردنەوەی پەرلەمانت بینی کە چەند بە دیموکراتیانە خەڵک دەهاتە سەر سەندوقی انتخابات بەڵام لە پاڵ ئەوە مرکزێتێکی دەوێت ئێستا بڕۆ سەیتەرەکان دەبینی ئەگەر ڕێگا بدەیت بەدەیان لۆری بەدەیان شتی دزی دەڕواتن بۆ خوار باش ئەگەر مرکزێتێک نەبێ ئەگەر سوڵتەیەک نەبێ ئەگەر قانونێک نەبێ یاسایەک نەبێ بۆ ئەوی ئەمە ڕێگر بێ یان ئەگەر یاسایەک نەبێ بۆ هێنانەوە سەر ڕێگای ئەو خەڵکانی کە بەهۆی سیاسەتی بەعس تووشی چەواشەیی و تووشی ڕێگەلادان و تووشی خیانەت بوون
بقى السلطة يجنبي أجر مركزية يجنبي شون توين تو كادي أو ديمقراطية تبقي من بحثيام نكبة كألم ديمقراسي آخر من نمتوا ديمقراسي أواك يعني هيج كنترول نبا هيج تش نبا هركس بأواس خوارتش بك بحث أوا ديمقراسي ونية بلى أواك ألم كبحث قانوني كري بقانوني فكري والله هالبجارتنا شون بيني ما خلقي ملتي كرد شن جوري حيش تنظيم بجدار بو ومارك رابس إيفت كرد درسي ديمقراسي دابا ملت دابا الدنيا دابا النوشة يعني أبي بيشان دا أوان دا تشكدر هبو فقط كرد ملتي كرد بيشان داك لايقي أو ديمقراطية لايقي أو آزادية اتواني لو آزادية استقلال آزادية نكا ايار براستي قانون با ايار ديار با ايار لخوي بفرسره هيك من ألم بالا خلق بفرسره يعني هكي حقي خلق هبك قصة بك دنجي خوي بدا والدفاع دنجي خوي بك أمانيك يعني هركز بكيف يخوي شيء كبك مثلا بك خطر دي سامنا بينهم مركزية أمان نبى كي بقوة با قزانج بك إسلام مثلا تو خد بعد سيامات كرد لا يكونستان براستی بازک تشتبه من زورم پینا خوشم افو درچه يعني زور باش بکه حرکه کرد چورشی کرد دوای راپنه و افو درخم با کنه جحشه کنش باشه دوای اوه افو دوای کرد ملتی کرد سیاسی سنف سیاسی کرد پیشان دنیا دن که فرقی آنها لگل صدق يعني فرقي هلا قال دراسة كانت لمسألة ديمقراطية كأفوي درخص صدام بدزي دي ساعة كوجم لا يماجي خلق كوجم بدزي هي صليرة دمي كمن تبج ما قال لنا بكمي داكس كجرا محكمة نكرا يعني أيار بياري خرابة جعشة نظامتيا دبي ما بيشان يعني بيشاني خلقتني كخلق توانيت با خلق تبقى باش أم بيارا بو كجرا أم جنا بو كجرا يعني قانون چونكي لقصة كان ما بحث قانون كين فقط دواي لا الشيء كامل أو قانون بكرناي كبت القانون يعني ببا يخا يملت تو بدواي همو أو روداواني كرودن دا كردستان العراق استا تي نارزاي خلق تي قلي خلق ترخني خلق يعني أو تيرو رشتاني كدكرين بدواي همو دا سلا فري روجنامه كانوا ولا سلا تلفزيون بشاني خلق بدريو خلق رأيه بيتي والله أري بلد أنا چونكي خالق ابني چه زانه اگر خلق نبيني اگر نشان ندين اگر بحث نكن لقال خلق خوي هر ازاني ورقي آجاواتي رقي جوري كردن رقي بروفاكاسيون زياتر درست بك اگر بني تلفزيون دوني لريكي كجراب اگر هستي وبحثي أبابك أبي تلفزيون ملات خوي لقال ملات أبابا الشريكة لما هو أوانيك دروكن أواك فيلكن أواك أجواتيكن لنا ملت نتوان أو خبراء بجينا چونكي لا تركيا لان جريدة فيسكوس أواك بدزي يكسر بلا وبا حتى كركوك اتشا أيار لان يكس كجاوة أبابا ديكس لكرك خلقي اترسا خلقي مدني اترسا إذا شون اترسا من يعني أيار توزك كاسا بكن لنا أمشاني عوليرا چك دار هيا وخلقي مدني هيك چكي فيني باشه أيار هر روز لره یک کجرا او نیامد اما بو کجرا خلقی بسیط ترسی و ایمیج فرق من نامینی فرقی وا جبر من نامینی لگل دجمل کار من که پارو پیرار لسر سلطه بود چون وقتی اویج اما که ضعیف بود ترسیا مثلا وقت ایمیجی اما که ضعیف ترسی فقط ایر محکمه بکری برین اما که جحش و خونه جحشی جبر بو ده برادر شهید کردم با محکمه بکری لتلویزیون بلین خلق بزاره که اما بو کجرا بو که لخوی نترسی خلق لخوی نترسی تو نتیجه قصه كانت وادقينك او زو ديمقراطيك استا درز بو اما هشتا تينيوتي خلق ناشتيني هشتا وكو بيويست نية والله بس نية لان زور ما بلين وكو بيويست نية يعني هشتا تينيوتي خلق ناشتين خلق زيادة داو ديمقراطية الدكار تو بدوا باشا بو ملتي شوكو إما كإما لوتي حين جرد استولة توسين رينوا بدوايا أو ديمقراطية هوا لبركة أدري خلق يعني أكري أو زو ديمقراطية برخصي يعني هنجاو بهنجا أو زو ديمقراطية خلق بخوي بس بشاري خوي بزختي خوي أو زو ديمقراطية درخصيني ديمقراطية ندرة أويج خويان استين ومن لهم كي لم دنيا ملتك تسمى ملتك لايق ديمقراطية براسي بو ديمقراطية كاري كردو شورشي كردو ملتي كردو
يعني ملتي كرد لايقي أو ديمقراطية إير سير بكين تانية أم هالبجارتنا سري أم هالبجارتنا بكين كأوروباي زور لنا بون هالسريان سورما وهمنا نيسان دن وتأثيري زور جورا كردوا لا يعني تقريبا رافع الناس شون تأثير كرد للدنيا أم هالبجارتنا يجي للدنيا يدروا تأثيري أوان دا جورا كرد حتى يستشي أنا بد يعني بد كرد باشا ملتك شركة نتواني إدارة خوي بكين أم هالبجارتنا بو بەڵێکی تقریبا حیجە ساڵ و 30 ساڵی شۆرەش تەسیری گەورەکە هەموو دنیا بینی یەک ملەتی کورد چون ئەمە کەس بە زۆرێک چێک نهاتنە سەر سندوقی دەنگدا پیرەژنیان بینی نەخۆشیان بینی پیرەمێردا و بوو کاتی و بەجلی کچی گەنج بەجلی بووکی خۆی هاتبوو ئیمڕۆ داوەتی منە وای ئەفەتێنە بە هەلبژارتنەیە منە ئەمە شایی منە ئێ ملەتێک ئەگەر ئەوەندە تێنووی ئەوە دەنگدانە بە بۆ خودی دەنگی خۆی نەبە بۆ نەپرسە بۆ کی دەنگی داوە ئەمە زۆر لایقە لە دنیا مال کرێ سپیسا چیە بزانێ ئەوە سەیران لە دنیا بە مانگان دیئایا کرد میلیۆنان پەرەی ڕژن هەموو پارتیە سیاسی فقط دیسایژی کە بە 6% یعنی خەڵک ئەچە بەشدارە بە ئەمە زۆر گەورە میمە ئێمە حتا بەیانی لە سلێمانی بوو من حتا بەیانی بە دەهان هەزار ئینسان مزاريانا كرد بوكا دنگ بدن 7 ساعات انساني كرد الملتا زور لايقي ديمقراطية اگر اما او هزاك لدست ما چون مش خم يك لو سنخي سياسي اوك لدست ما اگر بخرابي وكي تشك بكان ناي يعني مرون ناوچه ما ديمقراطيين دولت يعني شنو ناوچه يا قبول تو اسرائيل فقط الهم ك بس شو ملتي كمان بها بزاني شيء çünkü ben zor hatırladım her çar devrman dijmine bej gelen millete xuman kesman diye دیارە نەبوونی ئەو جەوە دموکراتیەی کە تۆ باس دەکەی دەکرێتەوە بە حیزبە سیاسیەکان کە ئەوان ڕێگە نادەن ئەی باشە لە پەرلەمانیش ئێستا ئەگەر ملاحەزە بکەی لە کۆبنەوەکانی پەرلەمانیش دەرفەتی ئەوە نادرێ وەسائلی ئیعلام دەستگاکانی ڕاگەیاندنی حیزبە سیاسیەکان بێن هەموو دانیشتەکانی پەرلەمان پیشانی خەڵک بدەن تو ئەوە چۆن دەبینی و بەراورد لەگەڵ پەرلەمانەکانی تر دنیا چۆنە والله من نارۆم زۆر دوور تەنیا بڕۆم ئەوەی تورکیا کە یعنی ئێمە لەوەی تورکیا من خۆم یەک لەوانان پێ ڕازی نیم ئەوەی تورکیا بەس نییە لە تورکیا هەموو یعنی ئەوەی دانیشتنی پارلەمان بە تەلەڤیزیۆن پیشان دەدرێ لە عینی کاتشی شەڕە کورسیە بە هەر کەسە بینە چزانم مەسەلەی کوردێک هەلستی بە عالەمی کوردستان لە دەستوری تورکیا کورد نییە لە دنیا کورد نییە ئەو دەستورە ئامادەیە دیسایژی بینێ نایبە کورد هەستا بە عالەمی کوردستان بە کوردی سۆندی خوارد ئەوەیش لە تەلەڤیزیۆن مەجبور پیشاندم کەس ناتوانێت بڵێ بۆ تەلەڤیزیۆن نەرێ بۆ پیشانێدا جاردن ئەمە بەشەڕ خەڵک ئەوەیشی بینە خەڵک بینێکە یعنی تورکیا ناڕۆن بۆ ئەوروپا دەوڵەتێک شەرقیە ئیسلامیە و مشکلەی کوردێژی هەیە ما خمان أم كردستانية من روما مشكلة كردمان يعني ما بوك آزاد نبين ديمقراط نبين سبب نية إستا ديمقراطية أو نانية ما ولا تركيا ما بيشان أدري أمام كفيسيرة من آخر أماج نعلم كتنيا سوجة الصنف السياسي كرد بقاستي واجد وانية من أماك إستا لناو فرقها لقل شاخو إستا كلناو شار الجيمو لقل روناكبيري كرد كلناو شاربوا قصايكم لم 24 سنة بتايبتي لم 24 سنة لكردستان العراق مؤسسات مدنية وهكذا انستitüsyon سيفيل ديمقراطي خوي أوه بوي بتم نادري يعني خلق دوي خوي لا شوني خوي هر شون جروبي زغط درست كده وأواجه درست ناكري دسا لأنه خلق أفتشتهي وبرورده كري يرمتي هذا لا مدتي 24 سنة هم تش تاين كرا مثلا جروب الزغط شيء نقابة خوي جروب الزغطة فقط كي جروب الزغطة كدري كريكار خوي بجولي وخوي نونري خوي البجولي واني هيك الله رزقاري يعني يكتي نونري بو بنري بلدية مثلا من الظلم تسير بكي كم جار ليرا بينيم نظارة البلدية بلدية بالتاين باش أنا نابع بلدية أنا محافظة فرق محافظه بلدية رئيس بلدية ويك رئيس بلدية سبب أمنيته خلق أبشارية لبرنبري سلطة سياسي خوي خلق دل بجري رئيس بلدية وتقريبا هر رئيس بلدية يديك جي رئيس الجمهورية سرك وزير شو
دەسەڵات ئەوەندە دەسەڵات هەیە لەناو ئەم شار و گەڕێکی خۆی ئەوەی ئەمنیەت سبابێ ئەمنیەتی ئەم شارەی بڵێن هاولێر ڕئیس بەلەدیەی هاولێر گارانتی هاولێریە لە بەرامبەر سوڵتای پۆلیتیک سیاسی لێرە ئەوە نییە ئەوەیژی تەنیا سوچی کاکارسەران و ئەوانەی تر سنفی سیاسی نییە نێزان نەژیاوە لە تورکیا مەسەلا مرۆ دوو پارچەمان ببە یەکسەر ئەو 12 میلیۆنە بە ترادیسیۆنە عەدەتە بەلەدیەی خۆی دێ ئیوە نەتوانن لێرەوە بڵێ جزرە بۆ تۆ بەلەدیە ڕئیس ئەوەیە ناتوانن چونکی جزرە حکمی ئەسکەری دێ لە کوردستان لە تورکیا حکمی ئەسکەری دێ ڕئیس بەلەدیەی جزرە سۆسیالیستە و کورداتی کردووە لەسەر کورداتی ئەتوانێ بگرێت سجنێکە دوای کە لە سجن بەر بەجار بەنال بژارتنەوە ئەمە بە ڕئیس بەلەدیە يعني أو مؤسسات من حركي جن حركي هم حركي سيفيل لرا نية تراديشنال لبر أما يعني جروب الزخ دروسنا بقى إما دبي